تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە زستان دەکەین لە نێو کولتور و ئەدەبیاتی کوردیدا. دەزانین کە هەمیشە بەردەوام کە باز لە زستان دەکرێت ئەو دیمەنە بەستەڵک و ساردە دێتە پێشچاومان کە هەمیشە بەردەوام بینیومانە چ لە شارەکان بێت چ لە لادەکان بێت. دەزانین کە لە قەدیمدا زستان تایبەتمەندیەکی خۆی هەبوو بە تایبەتی بۆ گونشینان و ئەو کەسانەی کە لە ناوچە شاخاویەکاندا هەبوون. بزانین لە کولتوری کوردیداوە لە نێو شاعیران و لە نێو شعرەکاندا زستان لە چه بەشێکی شاعیر و لە نێو کولتوری کوردیدا هەیە. گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکانمان بەڕێز مامۆستا فواد بەرزنجی شاعیر و نووسەر. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. عزیزان سپاسانەکەم، سپاس بۆ بەخێربێت دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاءالله. سپاس. مامۆستا دەزانین کە جوگرافیای کوردستان وا هەڵکەوتووە کە زستانێکێکە لە وەرزانەی کە هەمیشە بەردەوام ساردی و بەستەڵەکی و بەفرێکی زۆر دەبارێت لە بەشێکی زۆری ناوچەکانی کوردیدا. ئەمە ژوای کردووە کە تایبەت لادەکان هەمیشە زستانێکی سەخت بەڕێ بکەن. بەڵام لە هەمووی گرنگترەوەیە کە ئەم وەرزە لە نێو ئەدەبیات و لە نێو کولتوری کوردیدا تایبەتمەندی خۆی هەیە. چۆن بەهار تایبەتمەندی خۆی زستانیش بە هەمان شێوە تایبەتمەندی خۆی هەیە؟ وەڵام من ئەمەوێت لە شعرێکی ئەحمەد مختارەوە دەست پێ بکەم کە دەڵێ با لە بیرم نەچێتەوە دڵم هاوینە بۆ وەسڵی بەڵام ئەو مەیلی زستانە خەزانی بۆیە کرد خەڵقینە عمری وەک بەهاری من. باشە، ینی شاعیران گرنگێکی زۆریان داوە بە وەرزی زستان بۆ چونکە وەرزی زستان کاریگەریەکی باشی لەسەر نووسەران و شاعیران هەیە بە شێوەیەکی دەرونی، ینی دەروون هەژێنە بۆ مەسەنەن سروشتێکی جوانە. ینی ئەگەر تۆ لە سەرەتای جوگرافیاشەوە بیر لە مەسەلەی زستان کەیتەوە مەسەنەن سەرەتا مرۆڤ هەروە دەسی پێکردووە لەلایەنە زانستیەکەیەوە لێکۆڵینەوەی کردووە کاتێک کە هەورە چەخماخە و بروسکە هەبووە بە تایبەتی لە ناوچە شاخاویەکانە. زستانی ئێمەش بۆیە زۆر ساردە تەمان بێگومانش ناوچە شاخاویەکان لە هەرێمی کوردستانە لەژێر کاریگەری دەریای ناوەڕاستە، بۆیە زستانی سەخت بووە تا ساڵانی هەشتاکان تا نزیکی هەشتا و شەش و حەوتیش ئێمە بە زستانی سەختا دەڕۆشتین. ئەمانە ئەگەر هەمووی بیێنین کۆیکەینەوە لە مەسەلەی دەروون و لە مەسەلەی بۆچوونی شاعیران ناسیرەکەی زۆرینەی شاعیران و لە زۆر نووسینە ڕەنگی داوەتەوە جوانی سروشتەکەی یاخود ئەو بەرز و نزمیانی کە مەسەنەن بە جۆرێ لە جۆرەکان مەسەن بە شێوەی ئاڵتون شوبهێنراوە بە شێوەی مەسەن کرستاڵی بە شێوەی مەسەنەن یا چوار شێوەیەکی سپی یا تارایەکی سپی سیرەکەی لە ناو شعرا لە ناو ئەدەبیاتە ڕەنگێکی جوانی داوەتەوە. زۆر باشە. ئەو وەصفە و ئەو جوانی کە هەبووە لە زستاندا و لە کۆندا چۆن لە ناو شارەکاندا باز کراوە و هەمیشە بینین سەرما سەرڕاوی کە دیمەنێکی جوانە بەخشێ بە زۆربەی ناوچەکان ڕەنگە سەختیش بوو بێ بۆ مرۆڤی ئەو ساکە زۆربەی کاروبارەکانیان لەناو سروشتا بووە و ڕەنگە بە چەندین ڕۆژ نەیانتوانی بێت بچنە دەرە و کاروبارەکانیان ئەنجام بدەن. وەک گوتمان زستانی کوردستان سەخت بووە. مەساگەر وەکۆی بڵێ خەڵک چۆن باسی کردو جێڕانەوەکەی مەسەن ئێمە لە مێژوودا مەسەن لە سیویەکە لە ساڵی 1930 لە موکریان بۆ ماوەی 3 مانگ ڕێگە گیراوە. مەسەن خێزانی شێخ لە موش و لە دەوروبەری وان و ئەوانە ماوەی مانگێک زیاتر گیانیان بە دار و پەردووی ئەو ناوچە چۆڵە بووە کە لە بینی شەڕەکانی دەوڵەتی عوسمانی و سەفەویەکانە بۆ گرتنەوەی ئەو ناو مەسەن ماوەیەکی زۆر کە مامۆستا زێوەری ژێڕێتەوە دەڵێ ژیانێکی قورسمان لەگەڵ بەفر و ململانێدا کەواتە زستان ینی بۆ مرۆڤ سیراعێکی بەهێزە لەگەڵ سروشتە. باشە وە بۆیە ڕنگانەوەکەی مەسەن دایمە ئێمە بە هەندێک کەس بە ترسێنەر مەسەنن بە ترسێنەر ئەم ترسەوای کردووە لە ناو کووردا مەسەنن هەر لە وەرزی هاوینەوە. باشە ئەو خۆراک و ئەو بەرووبوومانەی هەی بووە چەندێ توانیوێتی لی وەش کردووە بۆ زستان بۆی کاتێک کە ڕێ لێ دەگیرێ لە وەرزی زستانە بەکاری بێن ینی خۆی بۆ ئامادە کردووە. باشە جگەلەوەی مەسەن کە ئێماگەر جای کەینەوە زستان ئەتوانی مەسەن بڵێن چلەی گەورە چلە بچووک وە خوشکیان یا دایکیان کە زمهورە مەسەن دەڵێ ئەمە لە کۆتاکانی وەرزی یاخود با بڵێن نەورۆزە یا مانگی بەهارە باشە چی دەکا مەسەن دەیەوێت تۆڵەی نەناوچوونی هەردوو براکەی کاتەوە کە لە کۆتایی مانگی بڵێن سێی زستانە کۆتایی بە ژیانیان دێ و بەخۆشیەوە. مامۆستا لە جانبی کولتوریشا زستان لە قەدیمدا جیاوازێکی زۆری هەبوو لەگەڵ زستانی ئێستادا بۆ جاران زیاتر لە وەرزەدا
کۆمەڵایەتی ترە بوون تێکەڵترە بوون شەوان سەردان یەکتریانە کرد هەمووی لە دەور یەکتر کۆ بوونەوە. بەڵێ والله من هەر بە تەمەنی خۆشم ئەوەم بینیوە مەسەن لە مەلای مزگەوتەکانەوە مەسەلەن هەر ئێوارە دوای بانگ هەندێک ینی لە مێژوو شەهروان وسراوە بەڵام من بۆ خۆم ئەوەم بینیوە مەسەن بەرنامەیەک دانراوە لە دوای نوێژەوە دوای نانخواردنی ئێوارە مەسەن لە ماڵی یەکێ لە کەسایەتیەکانی گوندەکە بێ یا لە شار بێ هاتوون کۆبوونەوەیان کردو مەسەن ئەو شەوانەیان بە شێوەی پێش بڕکێ لە شێعرا لە یاریکردنا لە کڵاوێنە یاخود مەسەن لە دروستکردنی خواراکە مەسەن هاتوون چۆن مەسەن پێش بڕکێەکەن لە چێژرێنانە لەو چێشتانی کە مەسەن بە تایبەتی بۆ وەرزی زستان بەکارێنرێەوە کە ئێمە ناوێنین مەسەن ترخێنەیە مەسەن لە بنەماڵەکانە مەسەن لێنانی قەلبا تۆزێ هەر بە ترخێنەکە بازی نەکەین ئەمانە مەسەن پێش بڕکەی دیاکراوە و شەوان شێعر خوێنراوەتەوە لە بنەماڵەکان مەسەن لە ماڵی ئاغابێ یا لە ماڵی کەسایەتێکی گوندەکە لە ماڵی کەسێک کە تۆزێ بژێوی ژیانی باشتر بوو بێ مەسەن شەوچەرە دانراوە بۆ شێوازی ئەوەی کە مێوژە یا ئیتر ئەوەی کە دانراوە بۆ وەسی زستان وتمان وشکە کرێتەوە هاتوون بەکارێنناوە تا نێزیکی دەمە و بەیان و بۆ چونکە لە زستانە بە تایبەتی خەڵکی گوننشینەکان بێکار و بێ ئیشترە بن باشە ئەی ئەم کاتە زۆرە بە چی بەسەر بەرن و لە هەندێک کاتیشا مەسەن لە شەوانە بە هەرەوەزی سەربانی ماڵی هەژاران و ئەوانی کە نەیانتوانیوە بۆ چەند جارێک سەربانەکانیان بماڵن بەو کارانە و بەگەمە و بەیاریکردنەوە کاتیان بەسەر بردو. کەواتە لە نمونەی شارەکانی شارڕەنیان ناوەتەوە کە چۆن کاروباری ڕۆژانیان لەو کەشە ساردوو لەو کەشە سەختەیە ئەنجام داوە یعنی ڕەنگە جیاوازیەکی هەبوو بێ بەو پێی کە ئێستا کەشوهەوە بە جۆرێک لە جۆرەکان زۆر لەوانەیە لە شعریشانە بێ لە پند و ئەوانەش هەبوو پندی پێشینانە هەبوو بۆن باز لەوە کرازستانەگە ڕۆژێکیشی مابێر ئیشی خۆیەکە خۆمانە لێ ڕۆژێکی مابێ کلشی نازام چیەکە بزنەکە بەدارە خۆی ئەوەیە ناڵم کاڵێزم هەر ینی کە یا دایە هەندێک لە بەتایبەتی دەوروبەری ناوچەی سنەوە ئەوانە وادا ئەنێن تەژبیهەکەن کە یا دایک یا خوشکە بەڵام لە کۆتاکانی لە دوای 20 ڕۆژ لە ڕەشەمێ لە دوای چلەی بچوو کە دێت کە ئەو دێسەیرەکە براکانی یا کوڕەکانی لە ناوەچێ ئەمە ئەوێت تۆڵی خۆی کاتەوە ینی ئەوانە تەژبیهراوە بۆ شێوەی کە ئێمە باسیەکەین. ژینگە هەمیشە هەستەکەم کاریگەریەکی باشی لەسەر نووسین و هەم ئەدەبیات و هەم کولتور و هەم شعرەکانی شا هەبووە بۆ پێی کە ناوچەکانی کوردستانی جیاوازن ینی هەنێ شوێنمان هەیە سەختە ئەو هەمیشە بەفر و بارانێکی زۆری لێ هەنێ ناوچەمان هەیە وشکترە و ڕەنگە پێ بڵێن گەرمە سێر یان هەنێک ناوی لێ ئەنین کە ئەمانە گەرمترن ئەمە ڕنگدانەوەی هەبووە لە نووسینەکانیانە لە نووسینەکانیانە هەی بووە بەڵام حەزەکەم هەر شعرێکیش خوێنینەوە بێت بێگومانیانی تۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەی باشوور ینی تۆزێک گەرمتر و گونجاوترە بوو ئەوی مەسەن دوو وەرزەکە زۆر زیاترە بینی لەوانی کە ناوچەی گەرمیان و پێدەشتەکان گەرمتر بووە بەڵام بە هەر شعرێک وەکوەوە بخوێنینەوە ئەوەی کە من تەشبیه هەم کردو ینی بۆ خۆم ئەڵێ بەم زستانە با بتەزێ کرستاڵی یادەوەریم لەدەست چوو سپی بووە گلێنەی یادەوەریم نەمدی پاییز بەهارم گەلێ کورد بوو زوو خلیسکە ڕووباری سەرەڕۆیم وەرجی زەرم زوو سپی بوو کورتی هێناتە من زوو هەڵوەریم بەهار هەمووی زەرد و پەرێشان دەرکەوت ئەوەندە زوو خۆر لە خۆر ئاواوە داکەوت دەتوانم بەڵێنت بدەمێ زۆران لەگەڵ شێرا بگرم ئەم شەوە زەنگە بشکێنێ تەزوو لە جانت وەرگرم گوێ نادەمێ زستانە وەرزێکی تەڕ و سەختە سپی ڕەنگە سەرمی گرتبێ وەکو بەفرە تۆ لێرە بیت دنیا سەوز دەچێتەوە ئەوەندە بەفر لە سپێتیت هەڵدەگرم بێگومان من لێرە کە باسیەوەکەم مەسەن جوانیەکی ئەو تۆ ئەیەم ینی تەشبیه ئەەکەم مەسەن لە نێوان خۆم و زستانە مەسەنەن تەمەنەکەی خۆم سرم سپی بووە مەسەنەن و ئەمەوێ بڵێم ئەگەر تۆ لێرەبی لەگەڵ منە ئەم زستانە سارد و سڕە من سەرمام نابێت ینی بێگومان تۆ بە تەنیا لە شوێنێکی ساردە دابنیشی کاریگەری زۆرترە لەسەرت ئەوەندی ئەگەر تۆ لەگەڵ کەسێک هاوسۆزێکت کەسێکت دانیشیت
باشە سەیرەکەی کاتەکان گەرم و گورتر و لەبارتریانی تۆ تەشبیهەکان هەر نووسەری هەر شاعیری هاتۆ مەسەن زۆرینەی مەسەن بەپێی هەست و سۆزی خۆی یا بە پێی تەمەنەکەی داڕشتنی بۆ شێعر کردو. ماوەسا وەک شاعیرە دڵنیام خۆشت درک بۆ دەکەن و لە نێو شاعیرانیشدا ئەمە دیارە وەرزی زستان ینی با بڵێن وەرزێکە زیاتر ئەدیبان و شاعیران زیاتر تێیدا دەنووسن بۆ پێیکەوە خۆت ئاماژت پێ لەوانەیە کەمتر ئیش و کاریان کەم بێتەوە زیاتر بەشەوە خەریک دەبن لەگەڵیشیدا لەبەری شەو درێژ دەبێتەوە خۆی طبعاً تۆ لە شەوی یەڵداو یەکەم شەوی یەڵداوە زستان دەست پێکە شەوگارێکی دوور و درێژە ینی شاعیرێک هاتۆ بێگومان هەمووە زانین ئەوانی کە پاڵ نەرن بۆ شعر مەسەن لایەنە سۆزداریەکانە یا ئەو خەموو مەینەتیانەیە کە تاک پێوەی خەریکە ئایا مەینەتی ژیان بێ ئایا بارگرانی خێزان بوو بێ ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کەسێک مەسەن دابنیشێ ئەوانە بهۆنێتەوە بە شعر یاخود بەنووسین بیا بە چیرۆک بێ باشە بۆیە زۆر جار کەسانی تەنیایە ئەوانەی کە نووسەر بوون بەهۆی ئەو کاتە درێژەوە بێگومان هاتوون مەسەن شعریان داڕشەوە چیرۆک وەربووە باشتر بووە کاتەکان فرسەتێکی باشتر بووە لە ئێساش بۆ هۆکاری نووسین و هەوڵدانی زیاتر. ماوەسا لەگەڵ قسەکان و گفتوگۆکانمانە کۆمەڵە دیمەنی لادێ و شوێنە خۆشەکانی کوردستانیش ئەڕوات ینی ئێستا زۆری لە لادێنشینەکان ئەگەر گوێویستمان من لەبەروی کە ناڕەحەتی و سەرمایەکی زۆر و ماندووە بن بەڵێن کوڕ خۆشی چی وشتی چی وەرکۆ دووسێ ڕۆژ لە لەگەڵی مە بژیمزانە چی هەیە ینی زۆر جار ئەوان ناڕەحەتێکی زیاتر ئەبین لەوەی کە بۆ نوێمە لە نێو شارەکاندان ئەو دیمەنە جوانانە ئەبینین ئەبێ گومانیانی ئێستا تۆ ناوچی حاجی ئۆمەران و سەر سنوورەکانی چۆمان و مەسەن ئەو شوێنانە سیرکەی بێگومان خێزان لە ئێستادا مەسەن ناڕەحەتە بۆ باری بژێوی و باری سوتەمەنی و مەسەن تۆ لێت مەنع کردووە دار ببرێتەوە باشە کە دار نابرێتەوەی چی چارەسەرێکت بۆ داناوە بۆی وەکو سوتەمەنی بەکاری بێنێت تەبعاً ڕاستە ئەوەیە ینی ئەگەر من ڕەنگە هەبێ دەڵێ مناڵەکەم هەموو دنیا ئەنواع و ئەشکال پێڵاوی هەبێ لە پێیکا کە مناڵەکەی من جووتێ پێڵاو نەبێ لەمانە هەیە ئیبیسین ئەی من هەموو دنیا ئاگر بێ کەماڵەکەی من سارد و سەر بێ بێگومان ئەوانی شەقیانە بەڵام هەر سروشتی زستان مەسەن تۆ ئێستا بچۆ بۆ ناوچی حاجی ئۆمەران ینی دڵڕفێنە ینی حتا ئەوانەشی کە ناڕەحەتن لەگەڵ وەزعەکە لەگەڵ ئەوە بەڵام خۆشبەختانە میلەتی ئێمە کورد لەگەڵ وەرزی زستانە مێژوویەکی زۆر کۆن و کللتورێکی کۆنی هەیە بۆیە پێشتر بە هەج وەسیلەیە خۆی ئامادەکە بۆ وەرزی زستان لەخوا بەزیابێ ئێسەش ئامێری پەیوەندی و سەیار و ئەوانە هەیەنا و ئێسەش ڕەنگە لە هەندێک ناوچە بۆ ماوەیەک مەسەن ڕێگە بژیرێ. مادەم هەرباست لەو مێژووە کرد کە ئێمە لە نووسینەکانە هەمانە ڕەنگە سە جیلی نوێ هەرگیز ئەو جۆرە بەفرە نەبینەوە کە ساڵانی زووباریەوە تا چنێک گرنگە نووسین ئەومان بۆ بگوازێتەوە یاخود بواری شعر و ئەو بابەتانە وەڵاهی من بۆ خۆم خۆش قسەیە جوانە مەسەن لە نووسین و ئەوە هەوڵ بە مەسەن بەڵام شعرێکم هەبوو پێم نییە لەسەر ئەوەی کە مەسەن ئێمە ئێستا خەفەجە خۆین بۆ ساڵانی تر مەسەن ماوەیەک چاوەڕێکی بەفر بباری ئەمە هەفتەی پێشوەم و چاوەڕێ بووین مەسەن زۆر کەسەی نووسیاریان بەفرە هەر نەگەشتە ناو بازار و هێشتا نەگەشت و ئەمە هەمی گۆڕانکاری علاقەی بە سروشت و مەناخ و بە مەسەلەی جیهانیەوە هەیە ئیشەڵا وا نابێ و ڕەنگە بە پێچەوانەوە ینی ساڵانی زۆر سەخت لەوەی ساڵانیش بێتە ڕێمان. باشە ینی ئەمانە مەسەن ئەکرێەوە چونکە شاعیر ڕاستە ناچێتە ناو هەندێک وردەکاریەوە بەڵام ئاماژەدان بەو کاتانە خوڵقێنەری مێژووە بەڵێ وەکو چۆن ئەڵی مێژوویە گەنووسێتەوە تۆمارە لە لای مەسەن تۆ لە شعرێک گەنووسی لەم ڕۆی زستانە مەسەن ڕووداوێکە بۆ یا کارەساتێ لەسەر بەفرە بووە ماڵێک بەهۆی بەفرەوە تۆ باسیەکەی ئەمە خۆی بۆ خۆی کە ئەخوێنرێتەوە مێژووە ینی تۆمارکردنی ئەو مێژوویە ڕاستە وەکو مێژوو نووسەکە نەچۆتە ناو وردەکاریەکانەوە. ماوەسا هەمیشە شاعیران زیاتر وەرزی بەهار تێدایە کە کرۆکی بەشێک لە شعرەکانیان سەبارەت بە وەرزەکان و سەبارەت بە نیشتیمان و کولتوری کوردی بەڵام دڵنیام کە زۆری لە شاعران تەنانەت خەڵکی ئاسایش کە دەچێتە نێو دیمەنی سروشتێکی جوانی نێو بەفرەوە ینی ئەحساس و تایبەتمەندێکی خۆی هەیە ئەمە تایبەت بۆ شاعیران هەم بۆ خەڵکی دیکەش بەڵێ وەڵا خۆ من هەر نازانم بەشمێن شعری کە بخوێنەوە پێمان خۆشە. طبعاً من بۆ خۆم زۆر شعرم ینی لە زۆر شعر مازستان و سپێتیم بەکارهێناوە پاییز و زستان بۆ ڕەنگە ئەوە علاقەی بە ژینگەی وەکو خاتون وتی تاکایەتی منەوە بێ باشە
بەڵام مەسەن ڕەنگە کەسێکی کە زیاتر لەسەر بەهار بنووسێ باشە بەڵام خۆی هاوین بەدبەختە مەگەر هەر وەکۆی مامۆسا ئەحمەد موختار باسیەکە ڕاستە وەرزێکی گەرمە بەڵام کەمتر ینی بۆ ئەو وەرزانە مەسەن زستان وەکو چۆن ئەڵێ بوژانەوەی یاخود تێرکردن و بارگاوی بوونی خاکە بۆ وەرزی بەهار بۆی کە بژێتەوە ینی لە زستانەوە دەست تۆ زستانە نەبێ چونکە تۆ دیقەدەی لە وەرزی زستانە بۆی بەستن و بۆەوە خاک هەڵوەشانێ چۆن ئەیکێڵی هەڵوەشانێکی تیا دروستە بێ باشە ئەمە پێزی ئەیاتێ بوو ئەوەی جاری کە سروش بە سەوزی جوانی بێتەوە کە با لێرەیە لەم شعرەیەگەر یارمەتیە وەرزی زستان لەبەر بای ئەم وەرزی بەفرەدا چەند نەهامەتیە پاییز بەڕووتی جێی هێشت بێت چنار گەڵادای نەپۆشی بێت بەقەت باڵای چنارەوە جووتێ هەناری گۆبکەدار چەند نەهامەتیە چاوەڕوان بیت تا بەهار ئەم هەموو زستانە بتەزێ دەست و پەنجە وەک چلورە لە پێش حەساری ماڵەکەتان چاوەڕوانم کە خۆر هات بوژێتەوە چیمەنی ژێر بەفری چلەی زستان لە ڕێی جوانی تا نەبێت ئەم پەیکەرە سارد و سڕە چی بکا لێرە جگە لە چاوەڕوانی وەک پەیکەری تەزیوی سەر فولکەکان تۆ دەزانی سرم هێشتا هەڵ نەبڕیوە لە پێشوازی گوێم لێ نەبێت تەقەی پێڵاوەکانت دێت بەلەنج جەولار کە دێیتەوە هەڵناسمەوە شازادەکەی جاری جاران لە بەربای ئەم وەرزی بەفرەدا با ببم بە بەفری چلەی زستان چاوەکانم بەکراوەی جێدەهێڵم تا دێیتەوە بۆ ئێرە بۆ ئەم باخچە ڕیسپیە دەیکەین بە ئاهەنگی وەرزەکان هەر وەکو جاری جاران بێگومان تۆ من لێرە ئەگەر دیقەت ینی پێناسەیەکی خۆم و سروشت و ینی ئەم شێوازە مەسەنەن هەم ئەگەر دیقەت بێ مەسەن دەڵم وەک پەیکەری فولکەکان مەسەن تۆ ئێستا بینی ینی کۆمەڵێ مناڵ و خەڵک ینی بەداخەوە لە شەوە ساردەکانە زیاتر مەسەنن بۆی خەڵک سۆزی زیاتر بێ بۆی لەسەر فولکەکانەوە ساون و تەزی و سارد و سڕ و ئێمەش هەروین مەسەنن بەڵام ڕەنگە لە عاشقا جیاوازتر بێ زۆر جار لایەکیان سارترە وەکوی کە ئەحمەد موختار جاڤەڵێ خۆی بە هاوین دانێ دەڵێ من هاو نەگەرم و گوڕم کەچی ئەو مەیلی زستانەکە باشە ئەو ئەوەندە ساردە ئێمە زستان بەو شێوە ساردە مەسەنن کللتورێکی جوانیە ڕەنگە لە جیهانی شەهر ئەوەی هەبێ نەکرد لە ناو کوردە ماوسەد تا چەند گرنگە زۆر جار ئەوانەی بەتایبەت لە نێو شاردان ینی ناوەنەوەن دێکجار ینی سەردانێکی گوندەکان کە بەتایبەت لە وەرزیستانیشدا سۆپای دار و دیمەنێکی جوانی هەیە ئەو بەفرەدێتە خوارەوە کەمتر لە نێو شار ئەم دیمەنە جوانانە بینین پێ دوانیە کە ئەمە دڵ و دەروون ئارامەکاتەوە ینی کەسێکی شاعیریش نەبێت دەستەکەی لە خۆتەوە شعر و ئیلهام وێت خۆی بێگومان بەفر ینی سیرەکەی قورسیەکیە کە ئەکەوێتە سەرخاک ینی جوانیەکە تۆ لە خۆتەوە ینی چەند دڵتەنگبی هەرمەیلی بەعزیە شتەکەی مەسەنن دڵت ئەڕوانی سروش بە جوانی ینی زیندوێتی سروش دەبینی زیندوێتی خالقی گەورە بینی مەسەلەن کە چی ئەکا لەسەر ئەم سروشتە و چۆن گۆڕانکاریەکان یاری پێکە ئەمانە هەمووی بێگومان ینی لە ئەمجا وەکو کللتور ینی کە باسیەکەی بۆچی ئەڵی بووەتە کللتور چونکە پێشتر بێگومان بەهێزتر بووە بۆیە ئێستا جاران مەسەنە ڕەنگە ئەفوو ئەوەندەی ئێستا مەسەن باسی زستانەکەین و ئەوە ئەوەندەی ئێستا باز نەکرا بۆ تۆز ئێستا وەرزەکان گۆڕاوە مەسەن زستان کەمتر بەفرەبارێ ناگاتە ناو شارەکان هەر سنوورەکان و ناوچە شاخەوی و بەرزەکان ئەگرێتەوە بۆیە بێگومان تاک حەز ئەکا سەردانی ئەو شوێنانە بکە ئەمە جاران لە سێمانی لە وەرزی زستانە هەماشمانە و لە سێمانی مەسەن من لە ساڵی هەشتاکانە کە تەلەوە بووم لە جادەی برایم پاشا لە تاقیکردنەوەی نیوەی ساڵە تا ئێرە بەفر و ڕەشەبا بووە ێ باشە عەرەبمانە بینی لە خواروی عێراق کە هاتن بۆ کوردستان و بۆ ئەمە باش ئەمانە سەریان لێت یەکچوو ینی حەزی چی و شتی چی بەڵام ئێستا گۆڕاوە بۆ ئێمە بۆ چونکە مەسافەیەکیش لە ئێمە
ینی دابارینی بەفر دوورکەوتەوە بۆ یاڵین وەک کللتور ینی بۆتە کللتور شێوەیەک لە مێژووی وەرگرتو. ئێستاش زۆر جار زۆرترین بینەرەکانی نێو سوۆشیال میدیا دیمەنەکانی زستان و بەفربارین و لادەکان هەنی ئێستاش هەر خەڵک زۆر ئەو دیمەنانی پێ جوانە زۆر حەزی لێتی وەکو تۆ بەزاماشت پێکرد لەوەرێکە ئەو دوورکەوتۆتەوە شارەکان کەمتر بەفر و سەرمای تێدای ئەوەیە بەڵێ ئەسا من خۆشم هەربینیوە لە هەندێک کۆمنتاکەڵێ بابە بەفریچی و ئێوە تێک چوون و ئەوە ناڵم ینی بەڵام بۆ من ڕەنگە ئێستا خۆش بێچم لە ڕێسی تەک لایم کۆنشە و ئەڕۆم بۆەوەی ئەوە بەڵام هۆکارەکەی وەکو ئەرزم کردی کەمبوونەوەی ئێمە لە ڕێ ینی کامێ کامێ ڕێبەندانی ئێستا جکار ناوەکەی بەخۆیەتی ڕێبەندان ڕێگیرانە ینی بەڵام ئێستا شکر وەسائیل زۆرە بۆیە مەسەن خەڵک مەجای ئەوەیە بێ بۆی ئامێرەکانەوە سیارێ ئەوەیە گاتە هەندێک شوێن و لەزەت لەو جەوە ئەبینێ خۆ ئەگەر لە ناو شاری سێمانی هەبێ ناچێت ینی تۆ لە دەوروبەرەکەی خۆت بیرچێ کەمترەچێ وەک پێم وتی لە خوارو هاتن بۆ ئێرە یا لە ناوەڕاستی عێراقەوە بۆ ئێرە ئێمە بەلامانەوە سیر بوو کە مناڵمەوە باشەوە حەزی چیان لە بەفرە بەڵام ئێستا تەمەنەکە گۆڕاوە مەسەن وەکو نووسەریا وەکو شاعیران سیرەکەی تۆ لەزەت لە سروشتەکە ئەبینی بۆ بەکارهێنانی ینی وەکو ئەرزم کردی لەلایەنی دەرونیەوە ئارامیەکی شت پێ بەخشێت. باش وەکو هاوکارم ئاماژەی پێکرد ینی لەو جنجاڵی کێسە ناو شارەکانە هەیە و لەو دنیا مادیگەراییە کە بە جۆرێک لە جۆرەکان لە سروش دوورکەوتوینێتەوە ئایا شاعیرانی نوێ دەتوانن گرنگی بە بواری سروش بدەن لە نەو شعرەکانیانە؟ وەڵڵاهی خاتون جیانجا خۆش شاعیری قوربەسەری ئێستا مەگەر ینی کەمتر ئێمە خوێنەرمان نییە ئەنی تۆ ئەگەر شعریش بڵێ ڕەنگە هەبێ بە من بڵێ و شعرانە ئەنیەوە چێ نازانیان ئەگەر تۆ سەیریکەی خۆت بەچیەوە مەشغوڵەکەی بۆ کەوا ئەڵەمەڵم شاعیر ئێستا پشت و پەنایی کەمترە حتا هەموو ئەو ئاماژانە وە خۆی بەهێزتر بکە باشە بۆچی بۆ ئەوی مەسەنەن مێژوویەکی جوان لە داهاتوودا بۆ نەوەکانمان بخڵکێنین ئەمانە بێگومان ینی بەڵێ ئەرەوەڵا هەمووی کاریگەری خۆی هەیە گەر بە یەک دیێ ڕوبەیەک و شەش باسی بکە شاعیر ڕەنگە ئێستا چاپ نەکرابێ ڕەنگە کوڕەکەی لە 10 ساڵی داهاتووە چاپیکە کوڕەکەی لە 10 ساڵی 20 ساڵی داهاتووە چاپی بکە بۆی و خەڵک بیبینێ وەکو مێژوو کللتوری ئێستا کە خەفەتی بۆ خۆین مەسەن کەم بۆتەوە بەفربارین و ئەو سروشتە جوانەی کوردستانیش مەسەن کە لە ناو شعرەکانە ڕەنگاتەوە بەڵام بەداخە خۆی سێمەڵین لادیە خۆ لادیەکان وەکو جاران نەماوە لادی جاران خاتون جیان هەمووی بریتی بوو لە دار و بەرد و لەوەی کە زستانیش چەند سار وایە کاریگەریەکانی کەمترە کردەوە لەسەری ئێستا لادیەکانمان بۆتە بلۆک و سەقفی چیمەنتۆ تەنانەت ناوێری ئاگری زۆرداریشی تیا بەکاربێنیەوە جاران لە دیەکە کە تۆ زۆپای دارت بەکارێنە تا بەیانی نەدەکوژانەوە مەسەن ئێمە خۆمان مەسەن لە گوند لە کاژاو بووین مەسەن لە ساڵی 1970 تا سەروتر لەوێ ئێستا شوێنمانێ مەسەن خواخوامانە ئەو من بۆ خۆم ئێستا حەزەکەم ئەو خانووە کۆنە دروستکەمە بۆ ئەوە سروشتە جوانەکەی کە ئیبەخشێ لەگەڵ بەفرە باشە ڕاستە ینی بەڵام ئێمە ینی ئێستا یین بە شێوەی یا پۆترێت بێ یا بە شێوەی هوەری مەسەن ماڵی گڵ و ئەوە دروستەکەینەوە لە هەندێک شوێنی گەشتیاری و ئەوەدا ینی ئێمە توانین لە ڕووی گەشتیاریشەوە کاری بۆ بکەین هەرێمی کوردستان ناوچەیەکی باشە لە ڕووی گەشتیاریشەوە کە کاری بۆ بکەین وەڵاهی شعری کەشم بۆ ئامادە کردوون ئەگەر ڕێگە بە نەگەر ڕێگەش نەبێ ئاساییە و ماڵی خۆتانە سپاس بۆ میواندارێکەتان بە ئەمەشتان هەر بۆ خوێنمەوە کۆتایی وەرزی زستان نادوعا ناکەم جارێ بمرم ئەی چێ باسی گوڵزارت بۆ بکات چێ لە باخی گۆرانی چێ لە باخە گۆرانی بۆ پەپولە بڵێ تۆ بووی بەزین و من کاکەمەم بە دوای پێتا دەگەڕێم لەم غوربەتە ساردەتە تەزبیحاتی کڵۆی بەفرت بۆ دەکەم چوومەتە قۆزاخەی زستانەوە وەرزی زستانە گیانەکەم کەی دێیتەوە پەنا بۆ کام گەرمیان بەرم لە کۆتایی چلەیەدا لەم کۆتایی چلەیەدا پێی بە کام هاوین بەرم تۆ نەبیت ئەوەندەی تر سپی دەبم لەسەر درەختی ئەم هەموو ساڵەدا زستانە گیانەکەم کەی دێیتەوە گەرم بتوێمەوە
بێگومانەوە من لێرە شار بۆ جەنابەت باسی گەرمیانەکەم کرد بوو یانی ئێمە کە باسی ئەلوایکەینەوەی پێش جەنابەت پرسیارت بۆ کرد ئەوەیە مەسەن گواستنەوەی گەرمیان و کوێستانەکە ماوەساگەرمکەینە دو پرسیار تا چەند گرنگە شاعرانی ئێستا ژوانش شتە نووسنیانی سروشتە جوانەکەی کوردستان لە بیر نەکەن چ هاوین بێت چه زستان بێت ینی بۆی کە نەوەی نوێ هیچ بە تێکە زەر بمێنێتەوە هەر ئاگاداری بن زۆر جار شاعران دەزانین کە لە سۆشیال میدیا شعرەکانی خۆی بڵاوکاتەوە هەر گرنگە ینی گەنجێک بیخوێنێتەوە کۆمەڵێک دیمەنی جوان لەو تێکستانەدا بەدی بکات وەلا خۆ ئەوەی کە بۆمان ماوەتەوە کاکە گوڵجیان ئێستا من بۆ خۆم سێ بەرگم هەیە بۆ شعری کە بڵاوی کەمەوەی شەڵا لەم ئایندیا بەرجێک بڵاوەکەمەوە ئایندەیەکی نزیکە مەسەرەن گرنگە ینی ئەرەوەڵا گرنگیدان پێی بۆ داهاتوو هەوڵدان بەدێڕێکەمە بەسمێ من هەمە جانم بەو فەیسبوک ئەوانەیە ڕاستە بەڵام لێەوە هەمین بڵاو کردوێتەوە لێ هەمیە بینرێەوە خەڵکانێکی زۆرەی بینێ ئیتر حەزی تاکە بە چیلایەکە باسیەکە و ئەیتاشێ کامە حەزی لە کامە جۆرە هەڵێ بژێرێ بۆ خۆی و دەستخۆشیدان لێکە. زۆر سپاس بۆ شێخ فواد بەرزنجی شاعیر و نووسەر سپاسەکەی مامۆستا بۆ کاتێک بێمت بەخشی سپاسیەوە کەم سپاس بۆ میواناریتان ئینشاءڵڵا هەمیشە بەڕێز و سەربەرزە بن سلامت بێ سپاسانەکەم.